ڕێکخراوەکانی ژنانن لە ڕۆژی گیانی توندوتیژی دژ بە ژناندا نیگەرانی خۆیان لە کوشتنی ژنان بە بیانووی جۆراوجۆرەوە دەردەبڕن و دەشڵێن لە خراپی دۆخی ئابووری و تەندروستی ئێستای هەرێمی کوردستان ئامارەکان زیادیان کردووە. وەک لای هەمووان ئاشکرایە توندوتیژی بەرامبەر بە ژنان و کچان پێشەلکاری ئاشکرای مافەکانی مرۆڤە. بڵاوبوونەوە بەردەوامی توندوتیژی لە ڕۆژگاری ئەمڕۆدا بە شێوەیەکی ئاشکرا و دیارە و ئەنجامدارانیشی بەبێ سزایەکی توند ئازاد دەکەن و ئەمەش هۆکاری زیادبوونی توندوتیژیەکانن. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی دیکە توندوتیژیەکان زیادیان کردووە بەهۆی بارودۆخی نەخوازراوی تەندروستی کە بەشێکی زۆری ژنان بوونەتە قوربانی. سەرەڕای بارگرانی توندوتیژی ئابووری و کاریگەری خراپی لەسەر خێزانەکان دروست کردو و ئاکامەکانی بەپێی ئامارەکان لە جیهاندا زۆر زیاترە لە ساڵانی ڕابردوو. لەبەر ئەم هۆکارانە کەم ڕۆژ هەیە هەواڵی جەرگبڕی توندوتیژی بڵاو نەبێتەوە و دژی کچان و ژنان بەسەدان توندوتیژی تریش ئەشارێتەوە و پەردەپۆش دەکرێت. بەشێکی دیکە لە ژنان نیگەرانن لە نەبوونی بەڕێوەبەراتی توندوتیژی دژ بە ژنان لە هەڵەبجە و نەبوونی شوێنێک بۆ ڕاگررتنی ژنان لە کاتی ئەنجامدانی توندوتیژی بەرامبەریان وەک لانەیەکی ئارام. هەرچەندە ئێمە ساڵانە ئامارەکانی توندوتیژی لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕوو لە کەمیە بە بەراورد لە کەمترە بە بەراورد لە شارەکانی تر و ناوچەکانی تری کوردستان ئەمە ژناکاتەوەی کە توندوتیژی نییە. توندوتیژی هەیە و بەداخەوە ئێست لە هەندێک شتواکە کە ئێمە ئامارەکان وەکو پێویست نەبن ئێمە وەکو یەکێتی ژنان چەند کەیسێک تۆمارەکەین ڕێکخراوێکی تر چەند کەیسێک تۆمارەکە لە نەبوونی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە سنووری پارێزگای هەڵەبجە کە ئەوە چەند مانگێکە فەرمانی بۆ دەرچووە لە نەبوونی ئەم بەڕێوەبەرایەتیە ئامارەکان بدەقیق نین لێرە و لەوێن. نیگەرانیەکە ئەوەیە کە ئێمە بین ئەزانین توندوتیژی هەیە ئێمە بە مەیدانی کارەکەین یعنی گوند نییە لەم سنوورە بۆ نمونە هاوکارانمان ئێمە نەڕۆی مەیدانی نەیبینین چ توندوتیژیەکی هەیە بەڵام ئەبینی خەڵک ناڕات تۆماری بکە بارێکی ئیجتیماعی لە سنوورەکە هەیە خەڵک ناڕوا توندوتیژیەکەی تۆمارکە بەڵام بە هەر حاڵ هەر جۆرێکە بێ بوونی نووسنگەکە یاخود شوێنێک هەبێ بۆ داڵدەدان مەرجنیە هەبوونی ئەو شوێنی داڵدەدانە تەنها بۆ خەڵکی سنوورەکە بێ ئەگەر یەکێ لە شوێنێکی تر توندوتیژی بەرامبەر بکرێت و بێتە پارێزگاکەی تۆ معقول نییە شوێنێک نەبێ ئەو ژنە داڵدەبە ئەمانە گرفتن هەر بۆ پۆلیسی هەڵەبجە بۆ مافی مرۆڤی هەڵەبجە بۆ ڕێکخراوەکان کە ناتوان شوێنیان نییە بۆ ئەمانە. لە بەرامبەردا بەڕێوەبەراتی پۆلیسی هەڵەبجە کە ئێستا دۆسیەکانی توندوتیژی دژ بە ژنان دەبینێت دەڵێن حاڵەتەکان کەمیان کردووە لەم ساڵدا تەنها 37 دۆسیە هەبووە کە بەراورد بە ساڵی پار دۆسیەکان کەمی کردووە هیچ ژنێکیش نەکوژراوە. دیارە توندوتیژی دژی ژنان لە هەموو هەرێمی کوردستان هەیە و پارێزگای هەڵەبجەش بێبەش نییە لەو توندوتیژیانە بەڵام خۆشبەختانە لە سنووری پارێزگاکەی ئێمە ئامارەکان ڕوو لە کەمیە پارساڵ 75 دۆسیەی توندوتیژی دژی ژنان تۆمار کرابوو بەڵام ئەم ساڵ تا ئێستا 37 دۆسیەی توندوتیژی دژی ژنان تۆمار کراوە کە ئەمە خۆشبەختانە دەرێقاکە لە پارێزگای هەڵەبجە ئامارەکە ڕوو لەکەم بوونەوەیە و لە پارێزگای هەڵەبجە هیچ دیاردەیەکی کوشتنی ژنان و خۆسووتاندنی ژنان نییە و ئەم ساڵ هیچ شتێک لەوانە تۆمار نەکراوە و ناوچەی هەورامان تەنها یەک حاڵەتی توندوتیژی دژی ژنانی تیا تۆمار کراوە لە ناحیەی عەرەب بووە و ئەو کێشانەی تریشکە بوون لە سنووری ناحیەکانی سیروان و خوڕماڵ و سەنتەری پارێزگای هەڵەبجە خۆشبەختانە چارەسەر کراون و تەنها یەک شنیش لە شەڵتەر هەبووە ژنەکەش گەڕێنراوەتەوە بۆ ناو ماڵ و مناڵی خۆی. ئەگەرچی فەرمانی کردنەوەی بەڕێوەبەراتی توندوتیژی دژ بە ژنان لە پارێزگای هەڵەبجە دەرچووە بەڵام بۆ هۆی نەبوونی بینا و میلاکاتەوە هێشتا ئەو بەڕێوەبەرایەتیە سەرپێ نەخراوە. ئەمە ژوای کردووە پۆلیس و ڕێکخراوەکان بەجیا کەیسەکانی ژنان ببین و ئامارێکی گشتیش لە بەردەستا نەبێت. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.